یادی دەساڵەی تەقینەوەکانی یەکی شوبات کە لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر ڕوویاندا بوو 101 کەس بوونە قوربانی و ژمارەیەک لە قوربانیان و برینداران کەسایەتی گرنگ بوون. ئەم یادا لە ستۆکۆڵمی پایتەختی وڵاتی سوید بە شێوەیەکی تایبەت بەڕێوەچوو. دوای ڕاگررتنی خولەکێک بێدەنگی بۆ گیانی شەهیدانی یەکی شوبات و پیشاندانی کورتە فیلمێک سەبارەت بەو تەقینەوانە، نووسەرێکی سویدی لێکۆڵینەوەی لەسەر ڕابردووی ئەو تەقینەوانە کردووە و پەیوەندی نێوان ئەو تۆرۆریستانە و سوید ئاشکرا دەکات. ماس ئێکمان هەوڵدەدا لەو سمینارەدا وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە. ڕۆژی یەکی شوبات لە هەولێر چی بوو؟ بۆچی ئەو تەقینەوانە ڕوویاندا؟ بەڵام پرسیاری هەرە گرنگ ئەوە: گەلۆ دەکرا ئەو تەقینەوانە نەبن و ئێمە دەتوانین چه دەرسێکی لێوەرگرین؟ لە ئاکامی هاوکاری ئستیخباراتی سوید لەگەڵ دانمارک، نۆروێژ، ئاڵمان و ئەمریکا لە ساڵی 2003 پۆلیسی سوید بەهۆی کۆنترۆڵکردنی تەلەفۆنی گروپێکی تۆرۆریست کە نیشتەجەی سویدن 600 پەیوەندی تەلەفۆنی تۆمار کردووە کە لە عەرەبی و کوردیەوە وەریان جێڕاونەتە سەر سویدی و شرۆڤەیان کردوون. لە ئاکامدا چەند کەسیان لە سوید دەستگیر کرد کە هەندێکیان کوردن. لێکۆڵینەوەیەکی پۆلیس کە 2500 لاپەڕەیە و ماس ئێکمان خوێندوویەتەوە دەری دەخا کە ئەم گروپە ئەندامانی ئەنسارول ئیسلامن و بەلانی کەمەوە 150,000 دۆلاری ئەمریکایان کۆ کردوتەوە و ناردویانە بۆ هاوکارانیان لە هەرێمی کوردستان. لەو پارانەش 75,000 دۆلار لە هەردوو تەقینەوەکەی هەولێردا خەرج کراوە. ئێکمان لە لێکۆڵینەوەکەی خۆیدا دیار دەکا کە خۆکوژەکانی یەکی شوبات بەتەنیا نەبوون و هاوکاریان لە شوێنی تەقینەوەکاندا هەبووە. بەلانی کەمەوە یەکێک لەوان بە برینەکەیەوە گەڕایەوە سوید و دیسان پارەی بۆ بنەماڵەی خۆکوژەکان کۆکردەوە. ئێکمان دیار دەکا لە چاوەدێریکردنی ئەنسارول ئیسلام لە سوید ئستیخباراتی سڤیل، ئستیخباراتی لەشکەری و ئستیخباراتی سیگناڵی رادیۆ بەشدار بوون. بەڵام لەبەر نەبوونی هاوکاری باش لە نێوانیان گەلێک کێشە دروست بوون. ئێکمان دیار دەکا کە ئستیخباراتی سوید واتە سێپۆ زۆر شت سەبارەت بە ئەنسارول ئیسلام دەزانن، بەڵام لە ڕاستیدا هاوکاری هەرێمی کوردستانیان نەکردووە بۆ ئەوەی ڕێگا لەو تەقینەوانە بگرێت. لە کاتێکدا ئەوان بەهۆی گوێگرتن بۆ تەلەفۆنی تۆرۆریستەکان بۆیان دەرکەوتووە کە شتێک بە دژی هەرێمی کوردستان خەریکە ئامادە دەبێت. ئەگەر ئەم هەواڵە بە هەرێمی کوردستان درابە بێگومان ئامادەکاری زیاتر دەکرا. دوای تەقینەوەکانی یەکی شوبات وتووێژێکی تەلەفۆنی تۆمارکراو هەیە کە کەسێک لە هەرێمی کوردستانەوە تەلەفۆن بۆ تۆرۆریستانی سوید دەکا و دڵخۆشی خۆی نیشان دەدا کە سامی عەبدوڕەحمان کوژراوە. ئەو کوردانەی سوید ئەندامانی ئەنسارول ئیسلام سزایان بەسەردا سەپا تەنیا بە تۆمەتی پشتگیری ئابووری بۆ چالاکی تۆرۆریستی. ماس ئێکمان پەرتووکێکی سەبارەت بە وەحشیەتی ڕێژیمی سەدام نووسیوە و گەلێک کردەوەی ئستیخباراتی سەدام لەسەر خاکی سوید دژ بە هاوڵاتیانی عێراق کە پەنابەرن لە سوید لەو پەرتووکەدا دەردەکەوێت. Jag har ju skrivit en bok som heter På uppdrag från Bagdad som kommer ut för 2 år sedan. من پرتوکێک نویساندیە بناوێ بکارێکی تایبەت ji Bagdê. Ew pirtûk berî 2 salan derket. Dûr de ez amajeyê ji ser ve bi dadgeha terorîstan dikim. Lê piştre me biryar da ku kûrtir lê bikolim û diyar bû ku pêwendî di navbera wê dadgehîkirinê û êrişên terorîstî yên Hewlêrê hene. Lêkolîn li ser tîndûtêjiyên li Iraqê û li Kurdistanê rû didin û pêwendiyên wa kiryaran bi Swêdê re bo min girîng bûn.
سال بهوري از الكردستان بوم من سردان حكومت هريمان كردستان كير سردان جهه تقيني نيكي شواته ومقوتو بيش بخلقي را كرن مدخواست بكردو باكسيرا قوتارا كي ده ساليا يكي شواته دا بنويسم لمن ديت قو بلقهو ماتريالين دناف دستي مدا او هنده زورن قو بيويسته تشتگي مستر بيتا كرن ولو ماجي امهيرو لفرن پشتی کاریسەیەکی شوبات لێرە لە وڵاتی سوێد 4 کەس هاتنە دەستگیرکردن حکمش بوون سێی لە ئەوانە بە باشمان زانی ئەو دوکومنتە لەگەڵ ماتسک و سحوفیەکی سوێدیە کتابێک نویسی بوو لەسەر کاری تروریستی سەفارەتی عێراق لە وڵاتی سوێد مات سەفەری کوردستانی کرد چوو کوردستان ئەو جێگەیان دیت بە مقابلەی لەگەڵ هەندە کەسی بریندار و هەندە کەسی لە بەشدار بوون لەو حادیسەکەی کریە هاتە ئێرە ئەو دوکومنتی ئێرەش ئەوەی لای پۆلیسی سوێدی هەیە پێی گوە ڕەبتکردن هەردوو بەم سمیناری ئەمرۆ پێشکەشکردن ئەوە نیەتە سەفەرێکی کوردستانش بکەتەوە جارێکی تر چونکو ماچ نیەتە کتابێک لەسەر کاریساتی یەکی شوبات درست بکات بە زمانی سوێدی و نیەتە تەرجمەش ببێتە زمانی کوردی بە باشمان زانی سمینارێکی بۆ بکەین ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و کۆمیتە یەکەتی نیشتیمانی پێگووە لێرە بە پشتگیری کۆمیتە هەوکاری هێزی سیاسی کورد و کوردستانی ئەم مناسەبەمان کرد لە ستۆکهۆلم بۆ ئەو ڕۆژنامەنوویس و نویسکار ماتس